بەرودووریەکەم کە مندامی نەبۆتە ڕێگر لە هیچ بوارێکی ژیان ماوە کەسێکی سەرکەوتوم. کەمەندامی ڕێگر نییە لە بەدیهێنانی ئاواتەکانمان. من کەمەندام و مامۆسای زانکۆم. جگە لە کاری ڕێکخراوەیی ئەتوانم ئیشی دەستیش بکەم لە ماڵ و کەمەندامی نابێتە ڕێگری ئاواتەکانمان. هەر تاکێک لە کۆی دنیا لە هەر شوێنێک بێت ئەبێ وا دابنێ ڕۆژێک دەبێتە کەمەندام. بەڵام بیرتان نەچێت کاتێکە دەبیتە کەمەندام، کاتێک کەمەندامێک دەبینی بەو مانایە نییە کە ناتوانانی ئیشکەی، بەڵکو هەمومان پێکەوە دەبێ خزمەت بە مرۆڤایەتی و بەم جیهانە بکەیت. بۆیە کەمەندام بیاننا ئەساس ئەوەیە تۆ خزمەت بە کۆمەلگا بکەیت. ئێمەش خزمەت دەکەین وەکو کەمەندامێک بەم کۆمەلگایە.